داش دمت بەسە شەتە فاکینگ جاش تۆ کۆی لە کام سیستمیاش خۆری کام عەجەمی لەسەر وشەکانم دەنە کێشە ماش ئەی ژنت فرۆشی ماقوڵتری خاک فرۆش بە تۆ چی چێش سەیری ڕووتە و کێ باڵا پۆش نیشتمان دایکە سڵاو لە تو ناموس فروش ئێستاش کامەتەکانەمەوەی دەبێتە بژی دام خۆش ئەرێ بژی دام خۆش ناکەی فەرامۆش لە دەست پیس و پاتاڵی وەگوە ناخم جۆش بۆ کاتی مەحکەمەتەن چکە ژمێرم بە پەرش گەرمە بازار و گەرمی کرد گەرمیکە خۆ فرۆش چیتان کرد بە کۆمەڵ گە فرۆشت و خاک و ناموس و لە پێش بەردە ڕاستی خاڵکە فرۆشن تەکیە خۆت عۆمدە نوێنەر بە ڕۆپی کوردیە و کادڕەندەی ناگۆڕ ڕێزاتی پیس جاشی حیس بێسەباب و کەمژیر هەڵوە دڕم قەڵەمی دەستم تیر بە خوێن و تونیم حتا گەر ببم پیر ناڕۆ بە خەتان تیر کێرم بە کۆی لە بیر بێڕیشە زۆڵ ناتوانن بم کەنداگیر نییە لە ئاسمنە حتا میلە و زەنجیر ڕۆڵە کوردم شەرەفم نافرۆشم بەتمەن و لیر ومەتە تۆ قێنەری خێڵی جاش و فاشیست جاروبار لە خۆ دەرەچم دەبمە کوردی ڕاستیست کاناکا لەسەرم قسەی جاشی ئێران چیێرە ڕۆژەڵاتە نمگاوە پاسدار و بەسیج بە چەک نییە ئێمە بیرمان پێشمەرگەیە جاش و خۆ فرۆش لای ما ڕاندەیە ئەمە دەنگی ڕەسانی کوردەواریە دەنمگاوەی واژەیی ئاجەمە ورمیە من لەنەوەکانی سمگۆخانم نەتەوە پەرە سەشقە تۆپانی جاشانم مێژون و سار خۆمانین لەسەر وەرەق ئێرە کوردستان نەمانگاوە کوڕەکەی فەڕە بیخەنە گێتان بانای بە پێچەوانە ئەم خاکە تەنیای کوردەوەی کوردستانە شێرە کورد زۆر کراوە پەروەردە لە مەیدانە ئاوا ناچێتە سەر بۆتان ئاخرتانە 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 ئەی ناگۆڕ ڕێزاتی پیس جاشی حیس بێسەباب و کەمژیر هەڵوە دڕم قەڵەمی دەستم تیر بە خوێن و تونیم حتا گەر ببم پیر ناڕۆ بە خەتان تیر کێرم بە کۆی لە بیر بێڕیشە زۆڵ ناتوانن بم کەنداگیر نییە لە ئاسمنە حتا میلە و زەنجیر ڕۆڵە کوردم شەرەفم نافرۆشم بەتمەن و لیر